ئەم کاتتان باش ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەکێ بابەتی ئەم شۆمان لەسەر پەروەردەکردنی کلتور و چاوەشەکاری پەروەردەکردن کە چەند تەئسیری هەیە لەسەر پەروەردەی ئەو گەنج و لاوانەی لە کوردستانە هەیە مێژوویەکی چاوەشەیان پیشان بیت کە ئەمە کارێکی زۆر خراپە. ئەمە مێژووی ئاینەکەی خۆی لێ شاریتەوە درۆی لەگەڵاکەیت کە ئەمانە هەمووی کاری بانخوازەکانی ئێستای کوردستانە. من لە سەرەتای ئەمێ ڕاگەیاندنێکتان پێ ڕابگەێنم کە ناوەندێکمان دروست کردووە، ناوەندی دەنگی ئازاد. ئەمێ بەیانەکەتان بۆ بخێنمەوە و پاشانێمە سەر بابەتەکە و لە خزمەتی هەموو لایەکا بم. ڕاگەیاندنی پێکاتنی ناوەندی دەنگی ئازاد. مرۆڤ دۆست و ئازادی خوازان هەر چەندە درەنگ کەوتین و ئەم ناوەندەمان لەژێر ناوی ناوەندی ئازاد پێکێنا و ئەم پەیجەشمان بۆ دروست کرد. قوربانیەکانمان بەراورد بە دروستکردنی ناوەندێکی لەم شێوەیە زۆر زۆر گەورەترن، بەڵام بە ئومێدین لە ئایندە کاری باشتر ئەنجام بدەین. لە هەشتاکاندا هاوارمان کرد و چالاکیمان سازدا کە ئەو تیرۆر و هەڕەشانەی ڕوبەڕووی ژنان و ئازادی خوازان دەبنەوە بەرهەمی پەروەردەی دەق و فکری ئەخلاقی ئیسلامین. ئەگەر ئەمڕۆ ڕوبەڕوویان نەبینەوە گومانی تێدا نییە سبەینێ بۆ جارێکی تر دووبارە دەبنەوە بەداخەوە کەس گوێی لێ نەگرتین. بۆ جارێکی دی هاوارمان کردەوە کە تاوانی دش بە مرۆڤایەتی هەڵەبجە و کارەساتە بە سوێکەی بەدناوی ئەنفال کە دووچاری خوێناوی کردین کە هەرگیز خۆش ناکاتەوە بەرهەمی پەروەردە و دەقە فکر و ئەخلاقی ئیسلامین. ئەگەر ئەمڕۆ ڕوبەڕووی نەبینەوە گومانی تێدا نییە سبەینێ بۆ جارێکی تر جینۆسایی دەکرێنەوە کەچی ڕوبەڕووی هەمان شکست بووینەوە. لە نەوەدەکاندا چەندین گروپی توندڕەوی ئیسلامی دروست بوون، زۆر زۆریان لێ تیرۆر کردین، تێزابی زۆر زۆریان پێدا کردین، زۆر زۆریان سووتاندین، کەرامەتی زۆر زۆریان شکاندین، بە سەدان ژن و قەڵم پێشمەرگە و مرۆڤ دۆست بوونە قوربانی، بەڵام کەسێک نەبێت کەس گوێی لێ نەگرتین. لە ساڵی 2000 بەدواوە سەرباری دووبارەبوونەوەی هەمان تاوانەکانی پێشووی کارەساتی ئازاربەخشی جینۆسایدکردنی شەنگاڵیش بووە خەمێکی بەسیە و ویژدانی تەواوی مرۆڤ دۆستەکانی دنیای ئەژان. بەڵام کەسی تر نەبێت ئیتر هەموو لەناو هەموو بازنەدا خولانەوە. ئێستاش تاوان و کارەساتەکان بەردەوامن، هیچ زەمانە تێک نییە کە جارێکی تر و بە ناوێکی ترەوە دووبارە نەبنەوە. بۆیە ئەم ناوەندەمان بۆ هەمان مەبەست دروست کردووە، تێیدا هەمان پەیام بۆ هەموو بەرز دەکەینەوە. هەوڵ دەدەین لەم ناوەندەدا توانا و هەوڵ و چالاکیەکانمان کۆ بکەینەوە و ڕێکخراوبوونی خۆمان وەک ناوەندی دەنگی ئازاد ڕادەگەێنین، بەڵکو بتوانین پێکەوە بە یەکگرتووی پەیامە دێرینەکەمان باشتر بڵاو بکەینەوە، ڕوبەڕووی ئەم تەبوژمە پڕ لە زوڵم و زۆرەی دینی خوێناوی ئیسلام ببینەوە کە بە دروشمی باق و بریقی پڕ لە درۆ و پڕ لە نائینسانیەت درێژە بە کوشتن و زەلیلبوونی مرۆڤ دەدا. بۆ ئەوەی بتوانن بەر بە تاوانەکان بگرین، بە مانای وشە ئازاد بین، لە بەرامبەریشدا دوور لە کاریگەریەکانی تەواو ئایدۆلۆژیا و ئاینە کۆمەلگایەکی یەکسان دروست بکەین تا بتوانین لەژێر چەتری پێکەوە ژیان و یەکتر قبولکردندا لە پرۆسەیەکی دروستی زانستیدا پەروەردە بکرێن و خۆشگوزەران بژین. لە ئێستادا بڕوامان بە یاسا و ڕێسا و مافانە هەیە کە لە نەتەوە یەکگرتوەکان نووسراونەتەوە لە جارنامەی گردوونی مرۆڤ مافی مرۆڤدا ئاماژەیان بۆ کراوە. بە چەتری ژیانی یاسایی و ئاسایی خۆمانی دەزانین لە هەر شوێنێکی دنیا، لە هەر بستێکی ئەم جیهانە، کوردستان بێت یان ئەرمەنستان، بورما بێت یان سۆماڵ یا تا هەر شوێنێکی تر بێت، بەرامبەر بە هەر کەس و گروپ و ڕێکخرا و نەتەوەیەکی ئەم دنیاە هەر زوڵمێک بە هەر بروبیانێک بکرێت دژین و سەرکۆنەکە یەکەین. ئەم ناوەندە ماڵی هەموو مرۆڤ دۆست و ئازادی خوازانەیە کە توانیویانە لە ڕێی نووسین و بینن و دەنگ و ڕەنگەوە چالاکیان نەبوو مادە و برگەکانی پەیڕۆ قوبوڵەکەن. داوا لە هەموو هاوفکرانەکەین ئەوانەی لە سێ چالاکی زیاتریان هەیە لە ئاستی بەرپرسیاریدا بن و پەیوەست بەم ناوەندەوە بن تاکو بتوانین بناغی شۆڕشێکی نوێ ژیانێکی پڕ لە خۆشگوزەرانی و دادپەروری یەکسانی بۆ مرۆڤ بەگشتی و بۆ کورزمان و مناڵ و کەس و کارمان بە تایبەتی بهێنینەدی. بە ئومێدی پەیوەندی بگرن بەم بە ڕێزانی خوارەوە کە بە شێوەیەکی کاتی ئەنجومەنی ناوان بەڕێوە دەبن. ئەو بەڵگانەی پێویستن بۆ ئەندامبوون ئەمانەی خوارەوە. یەکەم، ناوی تەواو، ژمارەی تەلەفۆن
بەڵام ئەگەر حەزی کرد ئەوە ئەتوانێت ناوێکی خوازراویش بنێرێت تا بەکاری بێنێ نیشاندانی بەڵگە نووسین و دەنگ و ڕنگ لە هەر بوارێکدا بێت کە سێ چالاکی یان زیاتری ئەنجام نەدابێت. پاش پشتگیرکردنی لەلایەن دوو ئەندامی ئەنجومەنەکەەوە داواکەی پەسەند دەکرێت و دواتر پەیڕە و پرۆگرامی ناوەندەکەی پێشکەش دەکرێت لەگەڵ ڕوونکردنەوە ئەو ئەرک و مافانەی کە لەم ناوەندەدا بۆی دەستەبەرەکرێت. لەگەڵ ڕێزی ئەنجومەنی کاتی ناوەند یەکەم بێستوندڕێی، دووەم ناهید موکری، سێم نیاز مستەفا. بەڵێدان ئەمام ناوەندە بوو کە ئێمە بۆ دەنگی ئازادی خواز و بۆ مرۆڤ ئازادەکانمان دامەزرانەوە بە یارمەتی و بە هاوکاریەوە دڵنیاین سەرکەوتووە بێ ئەنجامی باشیە بێت. ئەمە هەنگاوی یەکەم نییە، زۆر پێشتریش هەنگاوی باشتر نراوە، بەڵام بەم شێوە ڕێکخراوەی ئێستا نەبووین. تکاتان لێکم هەوڵ بن شەیری بکەن بڵاوی بکەنەوە بۆی دەنگمان بگە بە دەنگی هەموو ئازادی خوازەکانی کە باوەڕیان بە مافی یەکسانی و مافی پێکەوە ژیان و یەکتری قوڵکردن هەیە. کاری ئێمە شەر ئەوەیە. اینجا با بێمە سەر باسەکەی خۆم کە باسێکە لەسەر فتوحات و چاوەشەکردنی مێژوو کە ئێستا بە تایبەتی بانخوازەکانی کورد مێژوویەکی چاوەشە بە نەوەکانمان ئەڵێن چەندین کتێب و نووسرا و لە کۆبوونەوەکانی خۆیانە لە بانخوازەکانە لە مزگەوتەکانیانە بە هەموو شێوەیەکیانێ ئەو مێژووە خوێناویە بگۆڕن بە شتێکی جوان و بۆیاخێکی تازەی بکەن بۆ ئەوی سەر لە گەنجەکانمان بشێوێنن کە ئەمەش ڕێپێ نەدراوە. ئەمە سەیرمان لێت کابرایەک خۆی کابرای خەڵکی داگیرکەر هاتۆ مێژۆکەی خۆی نووسیوەتەوە کەچی داگیرکرا و یەک دەستکاری مێژۆکەی ئەوە کات پاکانەی بۆ کات ئەڵێ نەخێر ئەوان درۆکەن ئەمە شتی هەڕووی نەیەوە ئەکرد چۆن تۆ ناتوانانی تۆ ئەگەر ئێستا بیت بڕۆ مێژووی هەموو دینی ئەوانی کە مێژووی ئیسلامیان نووسیوە بە تایبەتی هەر لە تەبەریەوە بیگرێت لە ئیبن و کەسیرەوە ئیبن و ئەسیر ئیبن خەلدون ئەمانە هەمووی باسی داگیرکردنی شارە زووری کرد. خۆ شارە زوور ئەو دەشتی شارە زووری ئێستا نییە، شارە زوور بە ناوچەیەکی زۆر بەرفراوان ناونراوە لە هەولێرەوە بە شارە زوور حساب بووە تاکو نزیکی هەمەدان ئەماوی شارە زوور بووە. جا لەبەر ئەوە من لێرەوە داوا لە گەنجانەکەم خۆیان بچن بە دوای سەرچاوەکانە ئەوانەی کە زمانی عەرەبی ئەزانن یان بە خەڵکی تر بڵێن یان پرس بە ئێمە بکەن، ئێمە بە چاوان لە خزمەتیانین پێیان ئەڵێن کە ئەم باسە ئەم مێژووە شێوەنراوە، ئەم مێژووی کە بۆ تۆی باسەکەن دەستکاری کراوە، ئەمە ئەو مێژووە ڕاستیە نییە کە مێژوو نووسە عەرەبەکان. من نەتوانم کۆمەڵێک بۆ نمونە طبري لتاريخ الرسل والملوك ابن وزير أسد الغابة چەندین سەرچاوی عەرەبی تر کەچی کورداتووە بانخوازێکی کورداتوەڵێ ئەمانە هیچی ڕاز نییە کورد بە خوایشتی خۆی بە ئارەزوی خۆی بۆ بە موسڵمان یەک دوو ناوە هێنن ئەم ناوانە کە باسی گوایە لە ڕێگەی ئێمانە و موسڵمان بوون. ئەی ئەو هەموو تاجیرکاری و کوشتاریە، ئەی ئەو هەموو مەمالیگەی کە لە سەردەمی ساسانیەکانە هەبووە، ئەی ئەمانە بە چی کوژراون؟ ئەی گۆڕی ئەسحابان هیچ چییە؟ خۆ لەوێ بە هەڵامەت نەمردوون. ئەمە هەرچەنە دوو پشکی شارە زوور بەناوباو بە 4-5 کوشتووە. ئەمە مێژووە، ئەمە تۆ ناتوانانی دەستکاری کەیت. یعنی زۆر سەیرە تۆ ئێستا بیت بڵێ نەخێر هێتلەر جینۆسایدی جوولەکەکانی نەکردووە، یان تورکیا جینۆسایدی ئەرمەنەکانی نەکردووە. مێژوو هەڵێوان نییە، مێژوو ئیسپاتێکە بەڵگە هەیە کە ئەمانە هەمووی ڕووی یاوە. جا پاشان ئەگەر ئێستا داعش دەسەڵاتی هەبوایە و وەکو سەردەمی کۆن بیتوانیا ئەو ناوچانەی کە ئێستا نەیتوانی دەستی بەسەرا بگرێ وەکو هەولێر و سلێمانی و ئەوانیش بات نای مێژووەم بخوێنایەتەوە، تۆ چی ئەوت؟ ینی تۆ ڕەنگە دوای 1000 ساڵی تر بوو تا نەخێر داعش هات ئێمەی ڕزگار کرد لە زوڵم و زۆری کێ؟ لە زوڵم و زۆری هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان. چکە ئێستا باشترین بەڵگەیان ئەڵێ گوایە ئێمە وەکو بڵێن نەتەوەی کورد، گوایە ئێمە ژەدەستی ساسانیەکان زۆر هەوڵمان ناوە کە
لە ژێر دەستی ئەوان دەرچین نەخێر شتیوان نەبووە هەرە جەنگاوەرە شەڕکەرە ئازاکانی ئیمپراتۆریەتی ساسانی کورد بوون هەموو جەنگاوەرە ئازا چاکەکانیان کورد بوون چەند جاریش کە بەناچاری کراون بە موسڵمان دوایی هەڵگەڕاونەتەوە شۆڕشیان بەرپا کردو هەم بە هەمان شێوە قەت و عام کراونەتەوە ئەمە مێژووە تۆ ناتوانیت بە ئارەجی خۆت مێژووین بکەیت چکە خاوەن مێژووەکە خۆی هاتۆ باسی مێژووی خۆی ئەکات نمونە زۆر زۆرە لەسەر ئەم باسە لەسەر ئەم شێواندنی مێژووە بەڵام من لەبەر ئەوەی ڕاگەیاندنی ناوەندەکە زۆر گرنگ بوو بەلای منەوە من سپاسی هەموو هاوڕێ ناکەم کە پەیوەندیان پێکردین لەم چەند ڕۆژەی دواییە جارێکی تریش ئەمێ ناوەندەکە بتان بۆ بخوێنمەوە لەبەرەوەی کاتتان زۆر نەگرم جارێکیش بۆتانە خوێنمەوە من کۆتایی بە لایڤەکەی خۆمێنم ئەو بابەتەی کە ئێستا هەیە ئەمە گرنگترە لەو بابەتەی کە من توانم دەرفەتی ترا بێمە خزمەت بەڕێستان و بە ناوی و بە بەڵگەی زۆر تەواوانێ هەموو مێژوەکانی کە تەبەری و ئیبن و کەسیر و ئیبن و ئەسیر و ئیبن و خەدون و هەر هەمویان هەرچی ناوی ئەو سەرکردانەی کە لە سەردەمەکانی سیانزەی تا 23 کۆچی بەشداری ئەو شەڕانەیان کردووە لە داگیرکردنی عێراقەوە لە بەسڕەوە تاکو بەرەو جەلەولا و تاکو بەرەو شارە زۆر ئەمانە هەمووی دۆکۆمنت و هەمووی بەڵگەی مێژووی خۆیان هەیە کە ئەوانە بەناو یەک بێک ئەمیان بەیانەکەین لە بەرنامەکانی داهاتووە منیش نەبم هاوڕێکانمیکەن چکە ئێمە ڕێناین مێژوو بشێوێنن چاوەشەکاری گەنجەکان و هەرزەکاران و لاوانی کورد ئەبێ لێرە ڕابگیرێت دووبارە ڕێزی خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان هەیە ئەو هاوڕێیانی کە درەنگ هاتوون جارێکی تر ڕاگەیاندنی پێکهاتەی ناوەندی دەنگی ئازاتان پێڵێمەوە ئومێدەوارم لای خۆتانەوە شەیریکەن و هەوڵ بن بە زۆرترین کەس و بە زۆرترین کەسی ئازادی خواز بکە ڕاگەیاندنی پێکهاتنی ناوەندی دەنگی ئازاد مرۆڤ دۆست و ئازادی خوازان هەرچەند درەنگ کەوتین و ئەم ناوەندەمان لەژێر ناوی ناوەندی دەنگی ئازاد پێکەنا ئەوم پەیجەشمان بۆ دروست کرد قوربانیەکانمان بەراورد بە دروستکردی ناوەندێکی لەم شێوەیە زۆر گەورەترن بەڵام بە ئومێدی لە ئایندەدا کاری باشتر ئەنجام بدەین لە هەشتاکاندا هاوارمان کرد و چالاکیمان ساز کرد کە ئەو تیرۆر و هەڕەشانەی بەر و ڕووی ژنان و ئازادی خوازان دەبنەوە بەرهەمی پەروەردەی دەق و فکری ئەخلاقی ئیسلامن ئەگەر ئەمڕۆ ڕووبەرێوان نەبینەوە گومانی تیانە سبەینێ بۆ جارێکی تر دووبارە دەبنەوە بەداخەوە کەس گوێی لێ نەگرتین بۆ جارێکی دی هاوارمان کردەوە کە تاوانی دش بە مرۆڤایەتی هەڵەبجە و کارەساتە بە سوێکەی بەدناوی ئەنفال کە دووچاری نەزیفێکی خوێناوی وای کردوین کە هەرگیز خۆش ناکاتەوە بەرهەمی پەروەردە و دەقی فکری ئەخلاقی ئیسلامن ئەگەر ئەمڕۆ ڕوبەڕووی نەبینەوە گومانی تێدا نییە سبەینێ بۆ جارێکی تر جینۆسای دەکرێنەوە کەچی ڕوبەڕووی هەمان شکست بووینەوە لە نەوەدەکاندا چەندین گروپی توندڕەوی ئیسلامی دروست بوون زۆریان لی تۆرۆر کردین تێزاوی زۆریان پیا کردین زۆریان سووتاندین کەرامەتی زۆریان شکاندین بە سەدان ژن و قەڵەم و پێشمەرگە و مرۆڤ دۆست بوونە قوربانی بەڵام کەس گوێی لێ نەگرتین لە ساڵی 2000 بەدواوە سەرباری دووبارە بوونەوەی هەمان تاوانەکانی پێشوو کارەساتی ئازاربەخشی جینۆسایدی شنگاڵیش بۆ خەمێکی بەسوێ و ویژدانی تەواوی مرۆڤ دۆستەکانی دنیای هێژان بەڵام کەمی تر نەبێت ئیتر هەموو لەناو هەمان بازنەدا خوڵانەوە ئێستاش تاوان و کارەساتەکان بەردەوامن هیچ زەمانەتێک نییە کە جارێکی تر بە ناوێکی ترۆ دووبارە نەبنەوە بۆیە ئەم ناوەندەمان بۆ هەمان مەبەست دروست کردووە تێیدا هەمان پەیام بۆ هەموو لابەرز دەکەینەوە هەوڵ دەدەین لەم ناوەندەدا توانا و هەوڵ و چالاکیەکانمان کۆ بکەینەوە و ڕێکخراوبوونی خۆمان وەک ناوەندی دەنگی ئازاد ڕاگەێنین بەڵکو بتوانین پێکەوە بە یەکگرتووی پەیامە دێرینەکەمان باشتر بڵاو بکەینەوە ڕوبەڕووی ئەم تەوژمە پڕ لە زوڵم و زۆرەی دینی خوێناوی ئیسلام ببینەوە کە بە دروشمی باق و بریقی پڕ لە درۆ و پڕ لە نائینسانیەت درێژە بە کوشتن و زەلیلبوونی مرۆڤ دەدا بۆ ئەوەی بتوانین بەر بە تاوانەکان بگرین بە مانای وشە ئازاد بین لە بەرامبەریشدا دوور لە کاریگەریەکانی تەواوی ئایدۆلۆژیا و ئاینەکان کۆمەلگایەکی یەکسان دروست بکەین
تا بتوانین لەژێر چەتری پێکەوە ژیان و یەکتر قبولکردندا لە پرۆسەیەکی دروستی زانستیدا پەرۆدە بکرێن و خۆشگوزەران بژین. لە ئێستادا بڕۆمان بە یاسا و ڕێسا و مافانە هەیە کە لەنتەوە یەکگرتوەکان نووسراوەتەوە و لە جارنامەی گردردونی مافەکانی مرۆڤ ئاماژەیان بۆ کراوە و بە چەتری ژیانی ئاسایی و ئاسایی خۆمانی دەزانین. لە هەر شوێنێکی دنیا لە هەر بستێکی ئەم جیهانە کوردستان بێت یا ئەرمەنستان بۆرما بێت یا سۆماڵ یا هەر وڵاتێکی تر بێت بەرامبەر بە هەر کەس و گروپ و ڕێکخراو و نەتەوەیەکی ئەم دنیاە هەر زوڵمێک بە هەر بیانوێک بکرێت دژین و سەر کۆنەکە یەکەین. ئەم ناوەندەماڵی هەموو مرۆڤ دۆست و ئازادی خوازانەی کە توانیویانە لە ڕێی نووسین و بینین و دەنگ و ڕەنگەوە چالاکیانە بۆ مادە و برگەکانی پەیڕە و قوبوڵ دەکەن. داوا لە هەموو هاوفکرانەکەین ئەوانەی لە سێ چالاکی و زیاتریان هەیە لە ئاستی بەرپرسیاریدا بن و پەیوەست بن بەم ناوەندەوە تا پێکەوە بتوانین بناغی شۆڕشێکی نوێی ژیانێکی پڕ لە خۆشگوزەرانی و دادپەروەری و یەکسانی بۆ مرۆڤ بەگشتی و بۆ کورد زمان و منداڵ و کەسوکارەکانمان بە تایبەتی بهێنی نەدی. بە ئومێدیم پەیوەندی بگرن بەم بەڕێزانەی خوارەوە کە بە شێوەیەکی کاتی ئەنجومەنی ناوەت بەڕێوە بن. ئەو بەڵگانەی پێویستن بۆ ئەندام بوون ناوی تەواو و ژمارەی تەلەفۆن، بەڵام ئەگەر حەزی کرد ئەوە دەتوانێت ناوێکی خوازرایش بنێرێت تا بەکاری بێنێت. نیشاندانی بەڵگە، نووسین و دەنگ و ڕنگ لە هەر وارێکدا بێت کە سێ چالاکی یا زیاتری ئەنجام دابێت. پاش پشتگیریکردین لەلایەن دوو ئەندامی ئەنجومەنەکەەوە داواکەی پەسەند دەکرێت و دواتر پەیڕە و پرۆگرامی ناوەندەکەی پێشکەش دەکرێت لەگەڵ ڕوونکردنەوەی ئەو ئەرک و مافانەی کە لەم ناوەندەدا بۆی دەستەبەر دەکرێت. لەگەڵ ڕێزی ئەنجومەنی کاتی ناوەند بێستوندڕەی ناهید مکری نیاز مستەفا. زۆر سپاس بۆ هەموو لایەکتان، چاوتان ماجەکەم، خۆشەویستیمان باش، پێکەوە ژیانمان باش، مرۆڤایەتیمان باش. کاتێکی شاد بۆ هەموو لە ڕێزم قبول فەرموون، کاتێکی شاد.